ساڵی 2019 لە ڕۆژ لەدایکبوونمە بڕیارمدا کە دوکانێکی وا دابنێم 27 دوانزە کردمەوە. بەهۆی مانگی پیرۆزی ڕەمەزانەوە ئێمە بەیانیان دوکان ناکەینەوە، سەعات 1 ئەکەینەوە تا بەربانک، لە دوای بەربانک شەوان بەپێی خواستی مشتریەکان شەوان دوکان ئەکەینەوە، هەندێک جار تا کاژمێردا، هەندێک جار تا کاژمێر 12 هەتاکەی مشتریمان هەبێت تا ئەو کاتێ دوکان کراوە ئابێت. بەهۆی حەزێکی تایبەتم بۆ گوڵ پیشەی گوڵفرۆشیم هەڵبژات کە پیشەیە کە زۆر خۆمی تیابینمەوە ئەتوانم حەقی پێویستی پێ بدەم. زۆربەی و گوڵانی کە بۆ ئێمە دێ لە هۆڵند داوایە، هەندێک لە گوڵەکانمان لە ئێرانەوە بۆ دێت. لێرە گوڵی ڕۆز، داودی، ئالستەر، لیلیۆم چەنەها گوڵی کە بەکار ئەهێنین. زیاتر کارکردنی ئێمە لەسەر گوڵی دیارە تەخەڕوجە، گوڵی دەستی بووکە بۆ بۆنە و ئاهەنگەکان. ئەو گوڵانی کە هەمانە ئەتوانین بەخواستی خۆمان کە مشتری داوای ئەکات کە چی بۆ بکەیت ئەتوانین بەو جۆرە بووی برازێنینەوە، چەندەها کاری لەسەر ئەکەین ڕۆژانە. سەرەتا لە دوکانێکی بچووکەوە دەستم پێ کرد، دوکانێک کە تەنها چەند پێداویستێکی کەمی تیابوو، زۆربەی پێداویستەکان لە ماڵەوە ئامادەم ئەکرد و ئەم هاوردە دوکانەکە، بەڵام دواتر کە زانیم پێشوازی خەڵک زیاتری ئەکرد و جوانتر و کارەکانمیان بەدڵ بوو، هەوڵمدا دوکان گەورە بکەم، وردە وردە دەستم پێ کرد، هەر بەو پارەی کە پەیدام ئەکرد دام ئەنا بۆ گەورەکردنەکەی. سپاس بۆخوا ساڵێکی نەبەر گەورەم کرد، هەر لە سەرەتاوە وعدمدا کە پرۆژەکەم گەورەتر ئەەکەم، بەڵام نەمهێڵا بگاتە ساڵێ توانیم گەوری بکەم. بەردەوام بووم، کاری زیاترم تیا کردو و تا ئەوەی توانیم هەر کار بۆ کەسێکیش بڕەخسێنم لە لای خۆم. خێزانەکەم یەکەم پاڵپشتی منن، ئەگەر ئەوان نەبن بەڕاستی من ناتوانم هیچ شتێ بکەم. کۆمەڵگاش بە شێوازێکی زۆر جوان پێشوازیان لێ کردم، یعنی ڕەنگە من تموحی کەمترم بێ بەڵام وایان لێ کردم تموحێکی زیاترم هەبێ. ماوەی 2 ساڵ پێش ئێستا بەهۆی ڕووداوێکەوە لە ماڵەوە کە ڕوویدا قاچەکانمم لەدەستدا بە هیچ جۆرێ نەمتوانی بڕۆم. سەرتا زۆر ئەچوومە دەرەوەی وڵات لە خەستەخانەکان کە ئەمامەوە، تەنها دابینکردنی پارەی چارەسەرەکەم باوکم بوو، هیچ کەسێکی کە نەبوو. بەڵام سپاس بخوا ئەوە تێم دوکانم داناوە، پێویستم بە ئایلەکەم نییە، ئەتوانم بۆ خۆم هەرچیم بۆ دابینی بکەم. ئێستا چارەسەر وەرئەگرم، ئەوەی کە پێویستم پێی بێت هەر لە جیازی دکتۆر بێ، سەردانکردن بێ، هەرچێک بێ سپاس بۆخوا بۆ خۆم ئەتوانم دابینی بکەم بەبێ ئەوەی چاوەڕی دەستی کەسێ بکەم. ئەمە هەستێکی خۆشە، چونکە چیتر کەس چاوەڕێ نیم کەسێک هاوکاریم کە ڕاستە ئەو کەسە ئایلەکەمە، بەڵام ئەگەر بەرهەمی خۆم بێ خۆشترە. ڕاستە سپاس بخوا لە ڕووی ماتیەوە بۆ خۆم ئەتوانم هەموو شتێ ئێستا بۆ خۆم دابین بکەم، بەڵام لە ڕووی پاڵپشتیەوە ئێستش خێزانەکە من 3 برامەیە بەردەوام پشگیریم ئەکەن، دایک باوک برا و خوشکەکانم. بێگومان ڕۆڵێکی گرنگی هەیە کە ژنان خاوەن کاری خۆیان بن، چاوەڕێی دەستی کەس نەکەن. من پێم وایە تاو کاتی خاوەن کارێک نەبیت، خاوەن داهاتێک نەبی، پێم وایە خاوەن خۆت نیت بەدەست کەسانێکی کەوەی. ئەگەر خاوەن داهاتێکی خۆت بی چیت پێخۆش بێت و حەزت لە چی بێ ئەتوانی بیکەی، بەڵام ئەگەر چاوەڕێی دەست کەسانێکت کرد وەکو وایە تۆ موڵکی ئەو کەسەیت، ئایا باوکت بێ، برات بێ، هەر کەسێک بێ، گرنگ ئەوەیە تو خاوەنی خۆت بی، بە کارێک بێ، بە هەرچیەک بێ.